داواکارم لە خەڵکی تاراوگە و لە خەڵکی سلێمانی بێتە سەرخەت ئیشەڵا شەممە بلید ئەبڕنیاریە. ڕۆژی چواری هەشتی ئەم ساڵ بوو لە کاتی ڕاگەیاندنی لۆگۆی نوێی یانەی نەورۆزدا من هاتمە لای دایە حاجیەک ئەلێرەیە دەست بە دوعا دانیشتە بوو دوعای بۆ سەرکەوتنی نەورۆزە کرد. ئەمە کاردانێکی زۆری تۆڕکۆمەڵاتەکان هەبوو. ئەمڕۆ ئەو دایە حاجیە هاتووەتە یاریگای نەورۆز بۆ پاڵپشتی ئەمیانەیە. دایەجان سڵاو لێبێ چۆنی؟ سڵاو لە ئێوە چۆن باشە قوربانم سەلامەت بیاخوا خۆشحاڵم قوربانمە سەلامەت. ئەمڕۆ هاتووی بۆ ئێرە؟ وەڵا هاتووین پاڵپشتی لە نەورۆز بکەین لە یانەی نەورۆز. داواکارین لە هەموو خەڵکی ئەم عێراقە هەمووی بێتە سەر خەت و بێتە سەرین و ئەم جارە پاڵپشتی نەورۆز بن. بەخوا من خۆم خانوم بووایە سیارم بووایە ئەم فرۆژ لەبەرەوە پارەی بلیت و کەم و کوڕیەکانی نەورۆز زیین بکە پڕکاتەوە بەخوا. ئەوە نەورۆزە خۆشەوێ؟ ئەرەوەڵا خۆشمەوێ ئەرە بەخوا هەموو کەس خۆشەوێ هەموو شارەکە هەموو ینی دڵی گەنجان خۆشکە ئەم جارە ئەم یاریگاکە وەکو جاران نوێ بێتەوە و یاری تیا بکرێ و خامۆژ نەبێت دڵی گەنجان خۆش بێتەوە. داواکارم لە خەڵکی تاراوگە و لە خەڵکی سلێمانی بێتە سەرخەت ئیشەڵا شەممە بلید ئەبڕنیاریە بێنە سەر خەت و ئەم جارە بلید برن و بەشکم ئیشەڵا ئەم کەم و کوڕیانە پڕبێتەوە ئەم هینە پڕبێتەوە ئیشەڵا. نەورۆز ئێمە ڕۆژێ بوو نەورۆز دەستی بۆ ئێمە درێژەکر یارمەتی هەمومانە بەس ئەمڕۆ داواکارم لە خەڵکی تاراوگە و لە خەڵکی سەرمایەدار و لە خەڵکی بازرگان و لەو کەسە خێرخوازانە داواکارم وەکو برایە وەکو کوڕی خۆیان هەمووی مناڵی گەنجی شارەکەیە بەخوا دڵخۆشیانکەن و ئەم هینە ئاوا خامۆش و چۆڵ نەبێ پارە بن و دەستی هاوکاری درێژکەن بۆ ئەم نەورۆزە و ئیشەڵا وەکو جاران نوێ بێتەوە و خامۆش نەبێ. داواکارم لە هەموو خەڵکی تاراوگە و کوردستان و وڵاتی دەرەوە عێراق. باشە ئەمەجان تۆ چی بە هاوڵاتیان ئەڵێ چۆن هاوکاری نەورۆز بکەن؟ داواکارم لە هاوڵاتیانی بەڕێز بێن یارمەتییانەکەی خۆیان بدەن چونکەم یانەیە بۆتە مای دڵخۆشی ئەم خەڵکی ئەم دەفەرە گەنج و پیر و لا و هەموو خەڵکی ئەم شارە یەن بە تامەزرۆیەوە بینەری یاریەکانی یانەی نەورۆزە بن. داواکارم لە سەرۆکی حکوومەت یارێمی کوردستان لایانی پەیوەندیدار سەرمایەدارانی شاری سلێمانی بێن هاوکاری ئەم یانەیە بکەن. هیچ نوێژە کرد تۆ ڕۆژ ئەلەیە بانگی هەش بوو ئەلیا دوعا بۆ کرد؟ ئەم شەو لە شەو نێژە دوعام بۆ کرد بەخوا تمخوای گیان وەکو جاران چۆن یاری تێکراوە چۆن قەرەباڵخی و چۆن خۆش و خۆشی تیا بوو چۆن دڵی گەنجان خۆش بۆ ئالویا یاریان کردو و گۆڵیان کردو خوای گیان وەکو جاران ئەم کورسیانە پڕبێتەوە هەر هەمووی چوار دەوری وەکو جاران خوای گیان ئیشەڵا ئەم هینە بۆی ئاسان بێت و ئیشەڵا وەکو جارانی لێبێتەوە ئیشەڵا خوا گەورەیە خوا پشتیوانی بێ ئیشەڵا. نەورۆز چییە لە لای تۆ؟ نەورۆز ئیتر نەورۆزی دڵە هەموو شتێک ئارامی دڵە یعنی هەموو شتێکە بەخوا هەموو شتێکە بۆ ئێمە پاڵپشتینی و ئەم جارە هەمومان خۆشمانێ هەموو گەنج و پیر و بەخوا هەمووی بە کۆڵ ئەگریانی لە زۆر ماڵێکە وەکو تەعزیەی تیا بێ ئاوایە بۆ ئەم نەورۆزە بەخوا کە ئاوا ئیسە تۆزێ شکزی هانێ ئیشەڵا شکزی نایانێ سەربەرزە بێ و یەکەمی عێراقە بێ ئیشەڵا. کاتێ هاتی باسیۆکتەکە سیارەکەم هەبووە سیارێک هەبووە چ وڵا سیارەیەکم هەبووە ئەم فرۆژ لەبەرەوە ئەم هینە کەم و کوڕی ئەمینە ئەم کورسیانەی پێپڕبێتەوە بۆ بلیتەکانی نەورۆز بەخوا سیارێکم بووە ئەم فرۆژ خانوم بووە ئەم فرۆژ بەستی بکەم خۆنیمە بەخوا نەخانومێ نە مەعاش مێنە سیارەمێ شەڵا بم بەخوا هەمووی مەفرۆژ بۆ نەورۆز ئەرێ بەخوا لەبەر ئەوە کەم و کوڕی نێنێ و خامۆژ نەبێ و بێیاری نەبێ و یاریەکانی لە کاتی خۆیان هەمووی یاریزان و هاندەر و هەمووی لێرە حازر بێ لەبەر ئەوە ئیشەڵا شکل نانێ خوا گەورەیە خوا دڵی خێرخوازان نەرمکە دڵی سەرمایەداران نەرمکە دڵی خەڵکانی تاراوگە و دەرەوەی وڵات هەچی گەنجە ئەگری هەجی گەنجە بێزەوقە یعنی پشتی شکاوە یعنی زۆر ناخۆشە هی وایە بەخوا سێ ڕۆژە نانی نەخوارەوە لە داخە چونکە بەم یاریە ئارامە بۆ هیلاکی و مانووی بەم یاریە دەرەچوو دڵخۆش ئەبوو. شەڵا لەخوا داواکارم دڵی هەموو خێرخوازان نەرم بێ کەسانی تاراوگە بێنە سەرخەت لەبەر خاتی خوا لەبەر خاتی خوا و لەبەر خاتی ئەم دایە حاجیە دڵی ئەم گەنجانە خۆشکەن کە لە نەورۆزە یاریەکەن بێن ئیشەڵا شەمە بلید برن و ئەم جارە بەشکم ئەم کەم و کوڕێ پێپڕ بێتەوە ئیشەڵا بۆ نەورۆز خۆتان هەمووتان حازرکەن نەورۆز بلیدە بڕێت ئیشەڵا بێنە سەرخەت. خۆ ئامادەبی؟ ئارە وەڵا خۆیشم یم خۆشەیەک ئارە وەڵا بەڵێ ئیشەڵا ئامادەبی. سەعات چەند؟ ساعت 8:30 ئێوارەیە.
سعات حشت و نیو ئێوارەیە ئیشەڵا بلید ئەبڕێ داواکەرم لە هەموو خەڵکی سلێمانی بێن بلید برن و لەبەر ئەوە ئەم کەم و کوڕی ئەم یاریزانانەی پێپڕ بێتەوە ئیشەڵا ڕۆژێ بوو ئەوان نەورۆز دەسی بۆ ئێمە بۆ من بۆ هەزاری وەک من درێژە کرد و هاوکاریەکریا داواکارم لە خەڵکی تاراوگە و لە خەڵکی سلێمانی ئەمڕۆ ئەوان دەست درێژکەن بۆ هاوکاری گەنجان و یاریگای نەورۆز ئیشەڵا بۆ بلیتەکانی بلیت ببڕن ئیشەڵا سەیری ئەم یاریە خۆشە بکەن یاری تێئاگرێ دەستەکانێ خۆش بێ بەخێر بێ سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە هەیە ئەمە یەشەکە لە نمونونەکانی وەفا کە ڕۆژانێک بوو ئەمان هاتن بۆ سەیریارەکان ئێستا ئەمان هاتوون بۆ پاڵپشتی نەورۆز دەست بە دوعا وەستاون بۆی کە نەورۆز لەو دۆخی کە هەیە دەربچێت.